مەزنی مرۆڤ پەیوەستە بە بیرکردنەوەکانیەوە. هەر کاتێک کە ویستمان مرۆڤێکی سەرکەوتوو بین، تەنها پێویستە وەکو مرۆڤە سەرکەوتوەکان بیر بکەینەوە. مرۆڤە سەرکەوتوەکان تەنگ و چەڵەمە و ناڕەحەتیان یەتە پێش، بەڵام ئەوە ئێمەین ئەبێ بزانین ژیانی هەرێکێکمان فیلمێکە. گەورەی مرۆڤ لەوایە خۆی ئەکتەری فیلمەکەی خۆی بێ و دەوری مرۆڤێکی سەرکەوتوو با بەخۆی. ئەگەر ئێمە تەماشای فیلمێ بکەین و مرۆڤێکی سەرکەوتوو ببینین و یان کەسێ بۆمان باس بکە بڵێ تەماشای ئەم فیلمە بکە، ئەمە پاڵەوانی فیلمەکەی و کەسێکی وا باشە، ئەوە ئێمە لە هەر مەوقیفێکا کە تووشی ئەو کەسایەتی ئەبێت، تووشی ئەو ئەکتەرە ئەبێ، چاوەڕێی باشترینی لێکەین. و ئێمە هەمیشە پێویستە مرۆڤانێک پەروەردە بکەین لەسەر ئەو بنەمایی چاوەڕوانی باشترین دەوربینین لە خۆیان بکەن. لەناو مرۆڤە مەزنەکانی مێژووە ئەتوانین نمونەی پێغەمبەران بێنینەوە، درودی خۆیان لەسەر بێ. لەوانە حەزرەتی ئیبراهیم کە هەتا دنیایە ناوی دەهێنرێ، دوعایەکی هەیە ئەفەرمێ لە سوورەتی شوعەڕا ئایەتی 84 ئەفەرمێ وەجعل لی لسان صدق في الآخرین. جا ئەگەر بیر بکەیتەوە خۆ دنیا کۆتاییەت و تۆ ئەمریت، لە دوای تۆ مرۆڤانێکی تریان کە تۆیان نەبینیوە، بەڵام دیارە ئەم مرۆڤە مەزنە لەو واتایە تێگەشتووە کە تۆ ئەمریت، بەڵام لە دوای خۆت کەسانێ ناوت بە چاک ئەهێنن. دوعاکە فەرمێ وەجعل لی لسان صدق في الآخرین. زۆر گرنگە هەرێکێکمان لەم دنیاە بیر لەوە بکەینەوە، چۆن ئەگەر هاتین و ڕۆشتین سبەی یەکێ بین لە مرۆڤە مەزنەکان، سبەی ناومان بە باش بهێنن، بۆ ئەوەی بتوانین مرۆڤێکی وا پەروەردە بکەین. هەر یەکێکمان بەرپرسیارەتی ئەوە هەڵگرین چۆن بتوانین ئاراستەی کۆمەلگایە بکەین زۆرینەکەی لەم جۆرە مرۆڤانە بێت. ئەم مرۆڤە هێندە مەزنە. خوای گەورە لە شوێنێکی کا لە قورئانە ئەفەرمێ خۆی میلەتێکە، خۆی بۆ خۆی ئومەتێکە، حەزرەتی ئیبراهیم. جا ئێمە کە ئەرکێکی وا قورسمان خستۆتە سەرشانی خۆمان و بە دڵنیایی بە گۆڕانکاری لە کۆمەلگا و بەرزبوونەوەی ئاستی ڕۆشنبیری و معریفی کۆمەلگا ئەم بارە لەسەر شانی ئێمە سووکە بێ کە بتوانین تاکێک دروست بکەین، سبەی ئەو تاکە ئەگەر ڕۆشت هەر ناوی بمێنێ و ئێمە هەمیشە بە خۆشحاڵیەوە ناوی بەرین و شانازی پێوە بکەین. ئومێد دەکەم هەر یەکێکمان تەماشایەکی ژیانی خۆی وەکو فیلمێک بکاتەوە و خۆی ببینێ کە ئەو ئەکتەرە سەرکەوتووەکەیە. بەڕێزان، ئەو فیلمەی ژیانی ئێمە کە ئەو دەورەمان پێیەن، ئەگەر ئێمە قەرار بێ ئەکتەرە سەرکەوتووەکە بین، خوای گەورە بە حکمەت و دانایی خۆی ئەو دەورەی بۆ تۆ داناوە. جا ئەگەر کەسێکی لە ژیانێکی هەژاریە ئەژیت، مرۆڤە سەرکەوتووەکە لە هەژاریە چۆن بیرەکاتەوە و چۆن ڕەفتارەکە، ئەگەر ئەو کەسەی کە ئەکەویت و قاچێک دەشکێ مرۆڤێک کە قاچی مرۆڤێکی سەرکەوتوو کە قاچێکی ئەشکێ، یەکەم شت چی ئەڵێ؟ ئایا مرۆڤێکی سەرکەوتوو کاتێ بە تەنها دانیشتووە چی بەخۆی ئەڵێ؟ مرۆڤێکی سەرکەوتوو چی ئەخوێنێتەوە؟ گوێ لە کێ ئەگرێ؟ هاونشینی کێیە؟ چی ئەکا؟ بۆیە هەمیشە هەوڵ بین چاوەڕوانی باشترین بین لە خۆمان. ترینین ئەکادیمیمان کە دامەزراندووە و ئیشی تیاکەین، بە هیوای ئەوە بووین کە ڕۆژێک بتوانین لە خزمەتی ئەم کۆمەلگایە کەسانێکی وەکو بەڕێز کە دکتۆر محەممەدی خانی بێنین و بڵین ئەمە قدوە بێت بۆ ئەم کۆمەلگایە. کە سوپاس بۆ خوا، کوردستان لە هەر لایەنێکەوە لێ ئەڕوانی کۆمەڵی کەسایەتی تایە. ئێمە بەداخەوە لەوە ئەچێ خەفەتێکی گەورە بێ کە بە درێژایی مێژوو خاوەنی کۆمەڵە شت نین، بەڵام ئەوەی زۆر جێگەی خۆشحاڵیە ئەوەیە کە تەماشای مێژوش بکە، کەسایەتی زۆر جوان، کەسایەتی زۆر قدوە کە تا دنیایە ناویان بە باش ئەهێنرێ لەناو ئەم گەلاهن. و ئومێد دەکەم هەر یەکێکمان تەمەنای ئەوە بکەین ئێمە ژێکێک بین لەوان. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، زۆر خۆشحاڵ بووم. ئێمە لە ترین ئەکادیمی هەمیشە لە خزمەتتانین. هەر سەرکەوتوو بن.